لە بڕواری چواردەینۆ لە پارکی شانەدەری شاری هەولێر فیستیڤاڵی خواردن بەڕێوەچوو کە تیایدا زیاتر لە 60 خانەوادە بە خواردنی کوردەواری بەشداریان تێدا کردبوو. ئێمە چەند هاوڕێک بووین کە بیرمان لەوە کردەوە پرۆژێکی خەیری بکەین بۆ ئەوەی کە یارمەتی کۆمەڵگەکە بین کە ئێستا ئێمە هەمومان نەزانین لە قەیرانێکی دارایی خراپین و ئەم هەموو ئاوارە و لاجئینانە هێن لە کوردستان. فیستیڤاڵی لەم جۆرە لە وڵاتانی پێشکەوتوو ئەنجام دەدرێت. ئەم ساڵ لەلایەن چەند گەنجێک هەوڵسان بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە کە یەکەم جارە لە کوردستان ئەنجام دەدرێت. ئامانج لە ئەنجامدانی ئەم چالاکیە کۆکردنەوەی هاوکاری مادی بوو بۆ ئاوارەکانی هەرێمی کوردستان. هەمووی کوردی خۆمان دروستمان کردووە 60 ماڵین وتم دروستمان کردەوە بیرۆکەکەش لەوەیدا بوو کە ئەو خواردنە بە کەمترین نرخ پێشکەشی ئەو خەڵکەی بکەین بۆ ئەوەی زۆرترین پشکە کۆ بکەینەوە بۆ ئەو خەڵکانەی کە پێویستیان پێێتی ئاوارە و لێ قەوماوە. کراسەکەی مارلین مۆرۆ دەخرێتە مەزادەوە. وا بڕیارە لە شاری لۆس ئەنجلۆس لە بڕواری 7 نۆڤەمبەر کراسەکەی مارلین مۆرۆ بخرێتە مەزادێکی سربەستەوە کە ڕێخەرانی ئەم کارە ئاماژە بەوە دەکەن کراسەکەی مارلین مۆرۆ ئەگەری هەیە نرخەکەی بگاتە سەری 3 ملیۆن دۆلاری ئەمریکی. کراسەکە لە ئەوریشم دروست کراوە کە 2500 پارچە کریستاڵی پێوەیە. مارلین مۆرۆ لە ساڵی 1962 بەم کراسەوە لە سەر تەختەی شان و دەرکەوت و بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی سەرۆکی ئەمریکا جۆرج کێنێدی گۆرانیوت. مارلین مۆرۆ ئاکتێر و گۆرانیبێژی ئەمریکی لە ساڵی 1926 لە لۆس ئەنجلۆس لەدایک بووە. لە سەرەتادا وەک نمایشکاری جلوبەرگ دەستی بە کارکردن کرد، پاشان هاتە ناو دنیای سینەماوە. لە ساڵی 1946 بەشداری لە یەکەم فیلمدا کرد، توانی وەک ئەستێرێکی هۆلیوود بناسرێت. پاشان بووە ئەستێرێکی مێژووی دنیای سینەما. مارلین مۆرۆ لە ساڵی 1962 لە دۆخێکی تەمەو مەژاویدا کۆچی دوای کرد کە هۆکاری مردنەکەی بۆ خواردنی حەپی زۆر دەگەڕێنەوە کە هەندێکیان پێیان وایە خۆی کوشت بێت. دوای دەستپێکی کارەکانی چوارەمین فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆک و نمایشکردنی فیلمی ڕەشەبا بەهۆی ناڕەزایی ئێزیدیان بڕیاردا فیلمەکە ڕابگیرێت. بەڕێوەبەری فیلمەکە محەممەد ئاکتاش ڕایگەاند ئەوان وەک گروپی فیلمی ڕەشەبا بڕیاریاندا و نیشاندانی فیلمەکەیان لە چوارەمین فیستیڤاڵی دهۆک ڕابگرن واکە ڕێزێک بۆ دەنگی ناڕازی ئێزیدیان و جڤاتی ڕۆحانی. فیلمی ڕەشەبا بازە چیرۆکی کچێکی ئێزیدی دەکات دوای ڕزگاربوونی لە دەستی چەکدارانی داعش. ئەم فیلمە لە چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی دهۆک لە بڕواری 9 ئەلوێل دەستی بەکارەکانی لە یەکەم ڕۆژی نمایش کرد. ئەم فیلمە ناڕەزای توندی بە دوای خۆی داهێنا. فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆک لە بڕواری 9 دەستی بەکارەکانی کردو تا بڕواری 16 بە بەخشینی خەڵاتی سەرکەوتوان کۆتایی بەکارەکانی دەهێنێت. بۆ فیستیڤاڵی ئەم ساڵ 40 وڵات بەشداری دەکەن، تیایدا 126 فیلم نمایش دەکرێت و لەو فیلمانە 42 فیلم کوردی و 84 فیلمیش بیانین. تایلۆر لە خۆشەویستەکەی جا دەبێتەوە. گۆرانیبێژی ئەمریکی تایلۆر سویفت لە خۆشەویستەکەی جا دەبێتەوە بەهۆی ئەوەی نەیتوانیوە دڵی خۆش بکات. هونەرمەند تایلۆر لە دوایەوەی بۆ ماڵی 3 مانگ پەیوەندی خۆشەویستی لەگەڵ هونەرمەندی هۆلیوود تۆم هیلدستۆن هەبوو، بەڵام باشیەوەکی چاوەڕانەکراو لە هەواڵێکدا جیاببوونەوەی لە خۆشەویستەکەی ڕاگەاند. بەپێی هەواڵی میدیاکان ئەم هونەرمەندە دوای جیاببوونەوەی لە خۆشەویستەکەی دەڵێت تۆم کەسێکی باشە و خراپ نییە، بەڵام ئەو کەسە دڵی منی دەوێت ئەو نییە. تایلۆر سویفت لە دایکبووی ساڵی 1970 لە ئەمریکا بۆ یەکەم جار لە ساڵی 2006 یەکەم گۆرانی بە سینگڵ بڵاو کردێتەوە.
لە ژیانی هونەریدا خاوەنی 5 ئەلبوم و بەشداری لە چەند فیلمێک و خاوەنی دەیان خەڵاتە لەسەر ئاستی جیهان. هونەرمەند ڕەوا جەمال بەرهەمێکی نوێ بەناوی پێشمەرگە بڵاو دەکاتەوە. نوێترین کاری هونەری ڕەوا جەمال بڵاوکردنەوەی کلیپێکی نوێ بەناوی پێشمەرگە، ئاوازی بورهان موفتیزادە و هۆنراوی ئیسماعیل محەممەدە. پێشمەرگەی ڕەوا جەمال با کامێرای ئارام حەسەن وێنەی گیراوە و شادمان محەممەد کاری دەرهێنانی بۆ کردووە. ڕەوا جەمال لە ساڵی 1982 لە سلێمانی لێدایک بووە. کۆلێژی پزیشکی ددانی تەواو کردووە. سەرەتا بەوتنی گۆرانی هونەرمەندانی تر دەستی پێکردو و لە ئێستادا خاوەنی چەندین گۆرانی و کلپی تایبەت بەخۆیەتی. ڕۆژانی 7 تا 11 ئەلول لە پارکی ڤدنخی شاری مۆسکۆ بە ئامادەبوونی سەرگی ناریشکین سەرۆکی پەرلەمانی رووسیا 29مین پێشانگای ساڵانی مۆسکۆی نێودەوڵەتی بۆ کتێب کرایەوە کە ژمارەی زۆر دەستگای چاپ و بڵاوکردنەوە با چەندین سەرچاوی جۆراوجۆر بەشداریان لە پێشانگاکەدا کرد. ئەمساڵ لە پێشانگای مۆسکۆ بۆ کتێب زیاتر لە 500 دەستگای بڵاوکردنەوە لە 37 وڵاتی جیای جیهان بەرهەمەکانی خۆیان نمایش کرد. لەگەڵەوەشدا چەندین نووسەر و شاعری ناوداریشیان هێنابوو. وڵاتی یۆنان یەکێک بوو لە وڵاتانی کە زۆرترین بەرهەمی کتێب و نووسەری ناوداریان هێنابوو کە بەرهەمەکانیان بۆ سەر چەندین زمانی جیهانی وەرگێڕدراون. لەگەڵەوەشدا چەندین نووسەری سەردەمیان هێنابوو کە هێشتا خەڵک ئاشنا نەبووە بە بەرهەمەکانیان لە کاتێکیشدا کە نووسەر و بەرهەمەکانیشیان زۆر سەرنجڕاکێش. کردنەوەی پێشانگاکە دەرفەتێک بوو بۆ خوێنەر و تامەزرانی کتێب کە بە نرخێکی گونجاو و هەرزانتر لە بازار بتوانن زۆرترین سەرچاوە دەست بخەن. لەنێو سەردانکەرانی پێشانگاکە ژمارەیە قوتابی کورد کە لە مۆسکۆ دەخوێنن بۆ دەسەبەرکردنی کتێب و سەرچاوی پێویست بۆ خوێندن و توێژینەوەکانی 2 ساڵی خوێندنیان لە پێشانگاکە بوون. ئێمە وەکو قوتابیانی کورد زۆر بەهرە زۆر قوتابەکان بە زمانی ئینگلیزی دەخوێنن و هەرموو سەرچاوەکە بە زمانی ڕووسین. ئەم زۆرە پێشانگانە بەشی هەیە، بەشی کتابی ئینگلیزی هەیە، ئەتوانین زۆرترین سەرچاوی زمان بە زمانی ئینگلیزی کۆ بکەینەوە. زۆربەی کتێبەکان داشکاندنی لە بۆ کراوە، لە هەندێکیان 150 هەندێکیان 140. ئەوەش لە ڕووی مادیەوە قازانجێکی سوودێکی باشی هەیە لە بۆ قوتابیانی کورد. بە پێی ئاماری فەرمی بەشی ڕاگەاندنی پێشانگاکە لە ماوەی 5 ڕۆژی پێشانگا زیاتر لە 100,000 کەس سەردانی پێشانگاکەیان کرد بە مەبەستی کڕینی کتێب و سەرچاوی پێویست کامەش باشترین دەرفەت بوو بۆ خوێنەران بۆەوەی بە ئاسانی دەستیان بگات بە سەرچاوی دڵخوازی خۆیان بە نرخێکی هەرزان. ساتێ پێش بیرچوونەوە دوهەمەی کتێبی منە کە بەرهەمی ساڵێک 2 ساڵ ئیشکردنە لە فیگەر و لە ڕوخسار و لە بەرهەمی کۆمەڵە لە کەسایەتیە. ئەو کەسایەتیانە هەریەکان لە قۆناغی لە قۆناغانی ژیانی منە کاریگەریان هەبووە و بینین و تێڕوانیەکانیان جیاواز بوو بۆ من. ئەم کەسایەتیانە زۆربیان لە سەدەی 19 و سەدەی 20 ژیاون و بە جۆری لە جۆرەکان لە ئێستامانە یا ئەتوانم بڵم لە یادەوەری دەستە جەمعی ئێمە ئامادەی هەیە وەکو ناو وەکو فیگەر. ئیشی نووسەر جێڕانەوەیە، جێڕانەوە بەردەوام مرۆڤ بۆیە ئەژی بۆ ئەوی بجێڕێتەوە هەتا ئەگاتە ئەو شوێنەی کە ژیانی کۆتاییەت و نووسینی تاوابێن. نووسینی من و نووسینی ئەم کتێبە ساتێ پێش بیرچوونەوە لە چرکە ساتی بیرچوونەوەی مرۆڤایە، لەو ساتەیە کە مرۆڤ یادەوەری لە دەسەیات، بینین لە دەسەیات. ئەم کتێبەی من ساتێ پێش بیرچوونەوە 350 لاپەڕەیە 40 کەسایەتی لە 2 سەدەی جیاوازی کووردا ژیاون ئەیجێڕمەوە. لە مەولانە خالیدی نەقشبەین دەست پێکات
بۆ مەزەری خاڵقی کۆتاییە. ڕەنگە خوێنەرێک پرسیارکەوە خوێنەرێک پرسیاری کردووە چی مەولانا خالی دەبەستێتەوە بە سەید عەلی ئەزغەری کوردستانیەوە، چی دڵدار ئەبەستێتەوە بە عەلادین سجادیەوە. ئیشکردنی من لەم کتێبە ئیشکردن لەسەر گریمانی خوێنەر، گومانی خوێنەر، ئەو گومانەی کە لە لەحزەیە لە لەحزەکانە چۆن وا ئەکات ساتە وەختێکی بۆ دروست بێت گومان بکات، پرسیار بکات، بگەڕێت. جگە لەم خاڵە خاڵێکی تریتە ناو نووسینی منەوە، ئەویش بیرکردنەوەیە و تێڕامانە لە چرکە نادیارەکانی ئەم کەسایەتیانە. ڕەنگە عەلادین سجادی یا شەم حەمەوی خاڵ یا مەولانە خالیدی نەقشبەندی یا تەنانەت شێخ مارفی نۆدێ کۆمەڵێ شوێنی دیار هەبێ لە ژیانیانە لە بەرهەمیانە، ئەمە بۆ خوێنەرێک هیچ گرنگ نییە. ڕەنگە خوێنەرێک گرنگ نەبێ بەلایە نامەیەکی مەولانە خالیدی نەقشبەندی نردبێتی لە قۆناغی لە قۆناغانە بۆ کەسایەتیش دیار هیچ گرنگ نییە. ئەوەی بەلای منەوە نووسەرێک گرنگە خوێندنەوەی پشتی ئەو نامەیە وە چۆنێتی نووسینەوەی درامیانی ئەو ڕووداوانەیە وە چۆنێتی بەستنەوەیانەوە بێکۆ. ئەمە ئیشکردنی منە لەسەر لەم کتێبەیە زەمن تێگەشکێت، زەمن تێگەشکێت. زەمن چۆن تێگەشکێت؟ کۆمەڵە کەسایەتی هەیە. عەبدوڕەحیم ڕەحمیەکاری هەیە لە 75 ساڵ لەمە پێشە ژیاوە لە ئەستەمبوڵ ژیاوە بۆ ئێستایەکی 2016 من وەساوم لە 2015 لە 2014 ئەو لە 75 ساڵ لەمە پێشە ژیاوە جارێکی تر من و عەبدوڕەحیم ڕەحمیەکاری بەیەکەوە دەقێگە نووسین. جەمیل سایبیەت ئەحمە موختار جاف حیواری لەگەڵاکەم باسی کوشتنەکە یەکەم تووڕای بێ لێم ئەحمە موختار کامەران تۆ بۆ نییە باسی کوشتنی من بکەیت، من 80 ساڵ لەمە پێش 75 ساڵ لەمە پێش مردوم، تۆ بۆ نییە من باسی مردنی من بکەی باسی کوشتنی بکەی. بەڵام جارێکی من لەسەر گۆڕەکەیەوە ئێنمە دەرەوە گفتوگۆی شعرەکانی لەگەڵاکەم تێڕوانینی خۆمی لەسەر شعرەکان پێڵم. دوایەوە ئەویش ڕخنە لە من نەگرێت دەڵێت تۆ بۆ من بەم شێوە ئەنووسیتەوە، بۆ ژیانی من تێکەڵاوی ژیانی جەمیل سایب بکەیت، بۆ ژیانی من تێکەڵاوی ئەمین زەکی بەگەکەی. من چی پەیوەندیم هەیە بە تۆفیق وهابیەوە؟ هەموو ئەم کەسایەتیان ئەیان من ناو کەرنەڤاڵەکە و لە ناو کەرنەڤاڵەکە دوجار کە دواهەمین لاپەڕە خوێنەر خوێندیەوە هەست دەکات ئەو دڵە ڕاوچیە کە دکتۆر نەجاتی عەبدوڵڵا لەسەر کتێبەکەم قسەی کرد. ئەم کتێبەی من بەرهەمی دوو کەس سێ کەسە بەیەکەوە. بەرهەمی ئەمین زەکیە وەکو نووسەرێک، تۆفیق وهابیە، شەم حەمەوی خاڵە لەگەڵ کامەران سوبحان. ئەمە دوو تەرەف. سێمیان خوێنەرە بەشداریە بێت، بەڵام بەشداریکردنی خوێنەر ڕئیدانە لەسەر کتێبەکە. بەشداریکردنی من تەحلیلی ڕووداوەکەیە. پێم ئەڵێ حسێن عارف ئەڵێ لەو کاتەیە مافهەیە باسی مێدی کە بەیەکەوە ئیشمان کردو دەستگای سەردەم. ئەم دایلۆکە لەم دایلۆکەوە زانیاری بۆ خوێنەر دزاکات. ئەو زانیاریانن کە قوتابێکی زانکۆ خوێنەرێک لە شارێ لە شارۆچکەیەک ئەگەڕێ بە شوێن حسێن عارفە لە جیاتێوی بگەڕێت لەناو ئەو دەقەی منە زانیاریەکانی دەستەکەوێت. بۆ مەدریت بۆ ماتۆڕە دوو کورتە باڵای ناوچی هەورامان بۆ گەیاندنی جووتێک کلاش بۆ ئەستێرەی تۆپی پێ ڕۆناڵدۆ خۆیان تووشی چەندین کێشە و ململانێ دەکەنەوە. فیلمی سینەمای کلاسیکۆ کە باس لە توانایان کورتە باڵانە دەکات بۆ گەیشتنیان بۆ ئامانجێ هەیەە لە ڕۆژانی جەژن لەسەر شاشەی سینەماکانی کوردستان نمایشکرا. ئەمە یەکەم جارمە بەشداری کارێکی سینەمایی دکەم، کارێکی نێودەوڵەتی و فیلمی کلاسیکۆ باز لە خەون و توانای دوو کورتە باڵاکە کە یانوێ جووتێ کڵاش بەرنە دەستی ڕۆناڵدۆ، بەڵام بۆ گەیاندنی ئەم بۆ گەشتن بەم خەونیان و بۆ گەیاندنی ئەم جووتە کڵاشە بە ڕۆناڵدۆ دووچاری کۆمەڵێک کێشە و بەربەستە بن، بەڵام لە کۆتایە هەر ئەگەینە ڕۆناڵدۆ کڵاشەکەیان پێدەن. لەم فیلمەدا خاوەن پێداویستی تایبەتەکان دەری دەخەن کە ئەوانیش هیچیان کەمتر نییە لە کەسانی تر. لە توانایاندا هەموو ئەو کارانە بکەن کە کەسانی دیکەش دەیکەن بەو پەڕی لێهاتوویان بەم کورتە باڵایە بکات، نان قسەشی دەوا بکەیت، تەنانە سلامیشی لێ بکەیت.
بەرهەمێنانی فیلمەکە زۆر قسە قەز بوو چونکی لە وڵاتێک بوو لەوانیش سەختتر مەسەلەی بینینی ڕۆناڵدۆ بێنەگرتنی ڕۆناڵدۆ بوو بەڵام ئەم ڕۆکە و پێشوازیە گەرمەمان بینی لێرە بەڕاستی من هەموویان بیرچیەوە و شتێکی خۆشیشەوەیە کە ڕوویا فیلمەکە دوای وەرگرتنی چەند خەڵاتێک لە ئاستی دنیا پێشوازێکی زۆر باشی لێکراوە بۆ بم کۆتاییانە کاندید کراوە بۆ وەرگرتنی خەڵاتی ئۆسکارەوە بەڕاستی ماندووبوونەکەی بیربردینەوە. من بۆیە ستافێک هەیە لە فیلمێکە کە دیارە ئەم ستافە هاوکاری یەکتر بە دەرهێنەر و بە ئەکتەر و بە هەموو ستافەکەەوە بێکەوە کار ئەەکەن و هەمووشیان پێم وایە ئەگەر بە باشی کار نەکەن شوێنێکی کارەکە خەلە لەهێنێ بۆیە هەمووی گرنگە کە بەیەکەوە بە باشی لە ئەستێکی باشا کارکەن بۆ ئەوی فیلمەکە لە کۆتایی ئەنجامێکی باشی بێت. فیلمی کلاسیکۆ لە سێ وڵات کاری وێنەگرتنی بۆ کراوە و 250,000 دلاری تێچووە. ستافێکی 215 کەسی لە 9 وڵاتەوە کاری تێدا کردووە. خاوەنی چەندین خەڵاتی جیهانیە و ماوەی 5 ساڵ کاری تێدا کراوە. لە ئێستاشدان فیلمە کاندید کرا وەک نوێنەری عێراق بۆ خەڵاتی ئۆسکار. بیرمە لە پۆلی 1 و 2 ناوەندیە زۆر گرنگیم بە وانەی هونەرەیە و لە سەردایی شەهروا مەز زیاترەوە نیە تۆ گەورابیت و بیرەکەیت و شوێنەکەی پێڵەن پەیمانگای هونەر جوانەکان و من یەکێک بووم لە تەلە بە زۆر تەماڵەکان و زۆر حەزم لە خوێندنەوە نەبوو بەس بە حەزیەوە چوون بۆ مەکتەب کە من بتوانم بچمە پەیمانگای هونەر جوانەکان ئەو مامۆسایەکمانە بوو زۆر باش بوو زۆر یارمەتی منە و یەکی لە چانسە زۆر گەورەکانەوە بوو کە لە مەکتەبەکەمانە ژوورێکی هونەر هەبوو کاوتوانی بچی لێوە ئیشکەی دوایی چوومە پەیمانگا کە وەرگیرام بیرمە بە حکومیەوەکە لە مەکتەب بەشداری پێشەنگای ساڵانەوە ناکەی هەر لە یەکەم ساڵی ماهەتمە پێشەنگایەکی تایبەتیان بۆ کردوانێ کۆمەڵی مامۆستا کە سوپاسیانەکەم و پێشەنگاکە هەمووی ئیشی بەرد بوو منە و کاتە لەسەر بەردیشمە کرد و زیاتر حەزم لە ئیشی پەیکەرسازی و ئەوە بوو. دوایی بیرمە لە پۆلی دووەیە کە جیابێتەوە قیسمەکان جیابێتەوە بێت و بەشێک هەڵبژێری و خۆم و زۆربەی هاوڕێ و مامۆساکان تەسەوریان بۆ منەوە بوو منە چمە بەشی پەیکەرسازی بەس دوای هەموو شتەکە عکس بووانە من ئەسڵەن حەزم لە بڵێن وان بە باشە زانیم بچمە بەشی ڕەسم ئەمە ئەو شتە عکس بووە کە من پێشتر لە مەکتەبە چەند خراپ و دەرناچموانە لە پەیمانگایە بگرە لەو وانانەی کە نەزەریش بوون منە حەزم لێ بوو چونکە لە تەنی شتێوانێتەوە بە بەردەوام ئیشی هونەری و ئیشی هونەری دەبینی. کاتێ زانکۆی سلێمانی تەواو کرد سەرجەمەوە ویشانەی کە ئەو چەند ساڵە دروستم کردمون کرا بە پێشەنگایەکی تایبەتی و بیرمە زۆر کات بە ئێستاشەوانە زۆر گرنگیم بە ناونیشانی پێشەنگایە بەس هیچ کاتێک گرنگی بە ناونیشانی تابلۆ نایەوە دوای هەندێک چالاکی لە ناو کوردستان و دەرەوەی کوردستان بەشداریم تیا کرد دوان لەوانەی کە لە ساڵی 2015 بوو سمپۆزیۆمێک بوو لە هندستان کە کۆمەڵە هونەرمەندی زۆر تقریبان 25 هونەرمەندەر هەرێکە و لە شوێنێکەوە هاتبووکەوە بۆ من تەجروبەیەکی زۆر تازە و گرنگ بوو بۆ من و یەکی کە لەو پرۆژانە 2015 وەکو میوان بانگێشت کراین من و هاوڕێکم بۆ بیناڵە لە ڤینێس. کاتێکە هیچ مەگە پێم خۆش و شوێنەکە بێ وەکو ستۆدیۆی ئیشی تاکەم چونکە کاتێک تۆ ستۆدیۆیەک دەبێت باشترە توانی ئیشکەی و کاتی ئیشکردن چونکە خۆ دەزانی جاری وایە لەحزەیەکە هاتەوەی ئیشێ بکەی بەس ئەگەر شوێنێک نەوە ئیشێکی تیاکەی نەتیجەیەکی ئەوە نابێ بەدەستەوانێ و دوایی چۆن شوێنێکم ستۆدیۆ بێ هەم گەلەری چونکە ئەو پێشەنگانی کە بەشدارە بیان پێشەنگە تایبەتیەکانی خۆت فترەیەکی زەمانی دیاریکراویە ئەو خەڵکی کە لەو کاتایی بینێ ئەگەر کاتێکە بێ ئیشەکان بینێ لەکوێ سەیری ئیش کات ئەمە لایکە خاڵێکەوە خاڵێکە من زۆر قەناعتم بۆیە هونەر چۆن نەتوانێت جۆرەك بێ لەوەی کە
تۆ بە بەردەوام چێژی لێبینی بەڵام پارەشی تا سەرفەکەی بەڵام جای پارەش بۆ بێت یعنی جۆرێک بێت لە کڕین و فرۆشتنی تابلۆ بەتاکی دەمانە بێ گەلەریەکە بیان شوێنێکە بێ کە بینەر بتوانێت بێ ئیشەکان ببینە و دوای ئەگەر ئەو شتە جێبەجێ بێ ئەو شتێکی باشترە. ئەو بوو گەلەرێکمان دروست کرد و لێ دوو شوێن ئەڕۆشتین بارمانەکەت تا شوێنێکە دۆزیتەوەوانێ نزیک بێ لە مۆقعی ئیشکردنی تۆوانێ و لە دەوام و نازام بتوانین تایبەتمەندی بیتێ لە ناو گەلەریەکە بەشێکی وەکو ستۆدیۆ میسەوە بەکارهێنین بۆ ئیشکردن و بەشێکیشی عڕزکردنی ئیشەکانە. زۆر کات حەزم بە داڕشتنێک نەبوو کۆمەڵێ بابەتی ئەوی کە ڕۆژانە ڕۆیان یان بابەتێک کە پێشتر زۆرتر بینیمانە بەریەکەوین و نازانم پێم باش بوو تابلۆ چۆن بە یەک فیگەریان دوو فیگەر ئەتوانین داڕشتنێک دروستکەی کە یەکەم لە ڕووی ڕنگ و داڕشتوانە جێی تەرکیز بێ ئەنج دوای بابەتەکەش گرنگی و تایبەتمەندی خۆیە بێ و زۆربەی بابەتەکان لەسەر بابەتی زۆربوونە و زیاتر لەسەر بابەتی ئافرەتی دووگیان و یان زۆربوون لە لای ڕواگ یان زۆربوون لە لای باڵندا یان زۆربوون تەنان لای شتە بێگیانەکانیش زۆر کات من تابلۆکان وەکو بینەرێک کە خۆم بەریانەکەمەوە شوێنەکە دیار نییە ئەمە ماڵە خانووە باخە بازاڕە کوێ دیار نییە بەس وەکو بابەتی زۆربوونە بەس هەر جارە بە شێواز و تەکنیکی جیاواز بەس خەتێکەیە بەعام کە زۆر گرنگی بەوە ئەم تایبەتمەندیە کە بێت لە ناو ئیشەکانەکە هەستکە ئەم میشانە هەمووی نیکۆلاس واتر چەندین کاتژمێر بە دوای وردەشوشە و کەرەستەی فرێدراودا دەگەڕێت لە ڕووباری تایمزی لەندەنی. خشل و خاشاکی لێوار دەریا هەڵدەگرمەوە. هەست بە دڵخۆشی دەکەم کاتێک دەچمە لێوار ڕووباری تایمز و وردەشوشەکان هەڵەگرمەوە. لە هوەرەکەم بەکاریان دەهێنمەوە لەبەر ئەم هۆکارانە بە دوای وردەشوشە و کەرەستە فرێدراوەکاندا دەگەڕێم تەنانەت پارەی ئاسنیش کۆ دەکەمەوە. ئەمە وام لێ دەکات کارەکانم وەکو چیرۆک بێت کە دڵخۆشم پێی. هوەرەکەم بۆتە هیوایەتێک بەردەوام سەیری ڕابردوو دەکەم هەست بە سەرکەوتن دەکەم لەم کارمدا. ئەوەی نیکۆلاس بە دوایدا دەگەڕێت وردەشوشە و پارچە گۆزەی فرێدرا و زەبڵ و خاشاکە تا بتوانێت ئەم کەرەستانە کاتە کاری هوەری نایە بوو بە تایبەت پەیکەری ماسی. لە ڕاستیدا پێم وایە ئەم پارچەیە لە دەموچاوی ماسیەک دەچێت. ئەگەر دوگمەیەک زیاد بکەم ڕێک دەبێت بە دەموچاو. ڕەنگە ئەمە پارچەیەک بێت لە ماسی بە تایبەت شینیەکەی لەوانەیە کلکیان پارچەیەکی بێت. ڕووباری تایمز لە دێر زەمانەوە وەک سەرچاوەیەک دادەنرا بۆ دۆزینەوەی کەرەستەی بەنرخ. نیکۆلاسیش بەم مێژووە سەرسامە. ئەمە شوای لێ دەکات زۆر بەوردی بگەڕێت تەنانەت هەندێک کات زیاتر لە 7 سانتیمەتر هەڵدەکۆڵێت لە لێواری ڕووبارەکە تا کەرەستەی کۆنی دەست بکەوێت. ئەگەر بتەوێت کەرەستە لەسەر ڕووبارەکان کۆبکەیتەوە دەبینیت کە مێژوو ئەوە دەردەخات ڕووداوەکان چۆن ڕوودەدات. ئەم ڕووبارە خاشاکێکی زۆری لێیە کە هەندێکیان وەکو بەڵگەوانوە هەندێک جار پارچەی سەربازی دەدۆزمەوە کە پارچەی قەشەنگ و کۆنی تێدایە. قوڕی ڕووباری تایم زۆر پتە و گرنگە ئەمەش وا دەکات شتە مێژوویەکان لە ناو نەچن و بمێنەوە.
نقمی قوڕەکە بن و بۆ چەندەها ساڵ لە دوای ساڵ دەمێننەوە کاتێکیش دایاندۆزیەوە هەروەکو خۆیان ماون زۆر کۆن نەبوونە. نیکۆلاس گەڕستەکانی لە ژوورێک کۆ دەکاتەوە هەر لەو ژوورش پارچە شوشەکان بە یەکتر و دەڵکێنێت تا بتوانێت بیان کات بە پەیکەر و لە سایت و تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایشیان کات بۆ فرۆشتن. بەرهەمەکانی ئەم هونەرمەندە لە ئەمریکا زۆرترین خواستی کڕینی لەسەر.